بینەرانی بەڕێزم کاتتان باش خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەودیو چیا بووین بە میوانی ئێوەی هێژە. بەرنامەی گەشتەکانی ئەودیو چیا ئەم جارە پەلی هاوێشتووە و خۆی گەیاندووەتە ساراڵ و چلچەمە، شاری مامۆستا مەهجووری، شاری مامۆستا مەینەتی، واتە شاری دیوان دەرە. لە پشت سەری من ئێوە بەشێک لە شاری دیوان دەرە ئەبینن کەوایە پێکەوە ئەڕۆین و بەرنامەی گەشتەکانی ئەودیو چیا لە شاری دیوان دەرە ئەبینین. لە شاری دیواندەرە لە بەرنامەی گەشتەکانی ئەودیو چیا سەردانی کاکاوای محەممەدزادە نووسەرەکەین، ئەڕۆینە کتێبخانەکەی و ئەکەوینە ئاخافتن. بۆ ئەوانەی کە حەزەکەن بیۆگرافێک لە کاکاوای محەممەدزادە بزانن، کورت پێمان فەرموو. وڵا من کاوە محەممەدزادە تقریبا 35 ساڵمە، مامۆستای کۆمەڵناسی ماستەرم، پاشان عاشقۆگر ئەدەبیات و نووسین و جۆرشتانم و بەردەوام لە خوێندنەوە و نووسین. و لەکەیەوە دەستت پێ کرد؟ تقریبا نەکرێ بڵێ 15 ساڵگی بۆ یەکەم جار کتێبم خوێندەوە، تر لەو دەمەوە دەستم پێ کرد. دەسێ مامۆسای باشیشم بوو لە ڕێگا، یارمەتیان داوم، تاوەڕۆ شەر یارمەتیەدەن، لەگەڵەوان هەر بەردەوام و بۆ خۆشم بەردەوام خەریکم. چیتان نەخوێندەوە؟ وڵا زیاتر ئەو سەردەمە مەسەلەن ڕۆمان بوو، چیرۆک بوو، زیاتر بە فارسی بوو دەم. ئێمە مەسەلەن کوردی فێر نەبووین، دەسێ مامۆستامان بوو لە قوتابخانە باش بوون، ئەوان خەریکار کوردی و نووسین بە کوردی بوون، وردە وردە فێر کوردی خوێندنەوەش بووین. زیاتر شێعر بوو لەو سەردەمە، دواتر چوو بەرەو ڕێگەیەک و ئاکارێتر. زۆر باش. یانێ ئێوە شێعریشتان نووسیوە؟ بەڵێ شێعرم نووسیوە، شێعریشم هەیە، دەفتەر شێعر باشیشم هەیە، بەڵام خۆ ئەوانەی خۆتە، ئەوانەی بڵاوکردنەوە ئەوان نییە. چین بوو شارەکان؟ شاری کلاسیک، شاری نوێن، چی بوو؟ وڵا ڕاستیەکەی بڵێم شێعر کلاسیکم وتووە، بەڵام ئەو جۆرەی کە خۆم لە خۆم تێگەیشتوم لە شێعر توانجامێز و گاڵتەجاری و تەشەر و ئەوانە زۆر هێزم هەیە، توانام هەیە، بەڵام هۆگر شێعر نیم. زۆر فاستم گرۆ ڕەنگە مەسەلەن 10 ساڵە کارێکم بە شێعر نەدابێت. خوێندنەوەم بووە بەڵام نووسین کەم، زۆر کەم. ئیسا چیەکرد؟ یانی لە چە بوارێکە چالاکیت هەیە؟ وڵا دوایەوە کە ڕۆشتین چون نزانکۆ زیاتر لە دەورەی ماستەر فێر خوێندنەوەی ئینگلیزی بووین، ڕۆشتین بەرەو دنیای فەلسەفە و سیاسەت و کۆمەڵناسی و ئەوانە. ئەگەرچی من ئەساسەن ئۆگر ئەدەبیاتم، یعنی بەگشتی خەریک نووسین وێژەی نوێم پێم خۆشەوا بێ، بەڵام فەلسەفەش بۆ من داڵغەیە، مێژوو هەروە، سیاسەت هەروە. گشتەمانە تەبیاتن تێکەڵن لە ناو بەیسێکە کۆبن و ناوی ئەدەبیاتە، یعنی مەسەلەن یەکدانە چیرۆک گشتە و تایبەتمەندیانەیە، یەکدانە مەسەلەن ڕۆمان گشتە و تایبەتمەندیانە لە خۆگرێ. کەواتە سیاسەت و فەلسەفە و کۆمەڵناسی کاردانەوە و ڕنگدانەوەی لە ناو بەرهەمەکەی تۆ یان لە ناو ئەو نووسینەی تۆ هەیە؟ بە بەدڵنیایی لەم کارە یا بە تۆکمەی لەسەرم کارە ئەم بەرهەمە قسە بکەین کە نووسراوە، ئەو دە چیرۆک لە خۆگرێ. من لە سەر سێ کوچکەیە زۆر ڕاوساوم، یەکی نیشتمان پەروەری، یەکی مەسەلەی ئاین و یەکی مەسەلەی ژیان ڕۆژانە و مرۆڤێکە بەردەوام ئەوێ خۆی پێشخا. یعنی چیرۆکان بەردەوام شەڕەم سێلایەنەیە، چیرەکان مۆنۆلۆگ نین، لە واقع وتووێژێکن لە بین ئەم سێ
شێوە ژیانە کە تا کورد تام سەردەمە بوویەتی بەتایبەت لە سەدەی 20 ئێستا تایبەتەن لە ڕۆژهەڵات تاکەکان نیشتمان پەروەرن لە بەرابەر ئەو تاکانەی کە ئاینین و ئەوانی کە یانەوێ ژیان خۆیان بکەن ینی لە هەر ئاوێ ماسی خۆیان نەگرن ئەمە ژیان چیرۆک و پوختەی چیرۆکەکانە بەگشتی بەڵێ چوون بەرەو فەلسەفە ینی ڕێگەیەکە کە هەر کەسێک کە دێ بەرەو ئەدەبیات دەبێت بڕوات. هۆنەر و بەردەنگی چیرۆکەکانی بەڕێستان ئەگەر کورد نەبێ ئەتوانێ هەست باسی ئەو باسی نیشتمان پەروەری و ماباقی یعنی ئەگەر کورد نەبێەوە چیرۆکەکەیەوە بخوێنێتەوە هەست بە و شتانەی یان بەو تایبەتمەندیانەی کورد وە بە تایبەت ئەدەبیاتی کوردی ئەکات بەدڵنیایی چونکو چیرۆکانە ئەمەش وەک شتێ پەروەردەی بڵێم لە نووسینە چیرۆک ئەبێ بنووسرێ بەڵام ئەبێ چەندین جار ئیدیت و پێداچوونەوەی پێدا بکرێ ئێمە و کارەمان کردووە مەسەلەن من لە تەواو چیرۆکان ناتوانم بڵێم چیرۆکە 10 جار پێداچوونەوە بووە یعنی مەسەلەن 80-90% ئەو پێداچوونەوە ئەو شتە سافولوسەکە ئەو چیرۆکە ڕەوان و خۆشخوێنەکە ئێمە و کارەمان کردووە و بەدڵنیایی هەر کەسێک ئەو چیرۆکانە بخوێنێت ئەو شتە ئەبینێ ئەو هەستە ئەکات کە ئەمە تاکێ کورد سەردەمە لە ناو دۆزەخەکەی خۆیان بەردەوام لەگەڵ خۆی لەگەڵ دنیای دەرە لەگەڵ سیاسەت و گشتەوانە سەرکاریە ینی حاشام لەو شتە نەکردووە ئەو شتم نەخسوێتە پشتگوێەوە جیا لەوەش ئەو شتێشم زیبایی شناسی یا جوانی ناسانە نەکردووە ئێستا فۆرمەتە لە نووسی هاتووە فۆرمەتێ جوانی ناسانەکردن کارەساتە ینی مەسەڵەن بۆ نمونە من کارەساتی گەورەم بەسەر هاتووە وەک مرۆڤ بەڵام تۆمە جوانی ناساناکەی لە چوارچێوەی زمانێ لەواقع خزا زمانێک کە بەردەوام لەسەر هیچ شتێک ڕناوەسێ من ئەو کارم نەکردووە بە وردی چوومەتە ناو بابەتەکە عمق قوڵایی و دژادژی کامپلکسیتی گشتەوانم داوە بە کەسایەتیەکان و هەوڵم داوە چیرۆکێک بنووسم کە لانیکەم تا 5-6 ساڵایەندە خۆم لە نووسینیان پەشیمان نەبم. زۆر باشە کاکاوە ئەو بەرهەمەی کە ئامادەی چاپە ئەوە یا بەرهەمێکە ئەتەوێت لە داهاتووە چاپی بکەیت و کتێبخانەی کوردی پێ دەوڵەمەند بکەین. کتێبخانەی کوردی بە من دەوڵەمەند ناکرێتە بێتەن بەرهەم مێژوو بەرهەم زەحمەت زۆر کەسە کارم بەدەستەوەیە تا ئاخر پاییز هیوادارم تا ئاخر پاییز بکرێت پێداچشنەوەی تەواوی پێ بکەم ڕۆمانێکە ئیتر لە ڕێی ئەزمون چیرۆکانە بۆ ئاکامە گەیشتم کە باشتر وایە من ڕۆمان بنووسم چونکو هێز جێڕانەوە لە منە زۆر بوو ڕۆمانێکم بەدەستەوەیە کۆمەڵە وتارێکیشم بەدەستەوەیە ئەویشی ئینشەڵڵا تا ئاخر پاییز ئەو پاییزە تەواو بێت و ئینشەڵڵا بڵاو بێت. بەدڵنیاییەوە بەشێک لە ناسنامەی هەر گەلێک موسیقای ئەو گەلەیە لە دیوان دەرە هاتوونێتە لای دوو هونەرمەندی بەڕێز کە سڕنا و دهۆڵەژەنن مامۆستایان کاک حسێنی کەرەمی کە ژەنیاری دهۆڵوە کاک ئەحمەدی کوچە خانابادی کە ئەویش زۆرنا ژەنێ.
کاک حسێن چەند ساڵە خەریکی کاری مۆسیقای؟ وڵی 36 ساڵ 37 ساڵ 36 ساڵە. لە بنەماڵەتانە کەسێکی تر کاری لە مۆسیقای؟ بنەماڵەمانە مامۆستا کوڕێکی ئامۆزام و کوڕێکی خۆشکەزام و ئەنە لە باوکشتەمان و نەوەڵا. لە لای کەسێک فێر بووی؟ وەڵام من خوا ئینشەڵا بیوەخشێ مامۆستا بەرات لە کوردستان هەر حەزم لێ کرد حتا ئەو نەحەزم لێ کرد ئەچووم لەباسەکانیم ئەسن کەوشەکانیم ئەسن ئەچویان بۆ لای تیکە تیکەی مۆسیقی پێم نیشانەدا بەڕەحمەتی خوا چوونە کاکە عەباسی شەریعەتیە ئەویش سوڕنای لێدا لە تەکەوە کارمە کرد لە تەک کاکە خەدری یوسفی لە ئاوایی مامۆخە 17 ساڵ بە یەکەوە بووینە ئەم کاکە ئەحمەدی شاید بەخوا بژم حدودی 15 ساڵ بیشتر لەویشەوە یەکەوە بووینە ئیدە پراکەندەش بووینە تەک یەدە یاسەناوە ئەوە کەسێ لێ گەورە گەورەیش لە کورسانە مامۆستانەکەی بەڕەحمەتی خوا چوونە لە تەکەوانەشا بووینە. گەمانوو نەبی خوای شەکەم کاگیان سەڵام عەلەیکم سەڵ چاوم بەخێر بێن. ئێوە چەند ساڵە خەریکی کاری مۆسیقن؟ وڵا کاگیانم لە ساڵی چلۆ 57ەوە. بەڵێ هەر زۆرنایە یان ئامێرەکانی تر وەکو باڵابان ئەوانە؟ بەڵێ لە زمانی قەدیمە من هونەرمەند بووم هەروە وڵای لە ساڵی هەفتاوە من خەریکی ئەم شغڵەهینە من هەفتاویەکەوە زۆر ناو نایل لێدەم. زۆر باشە. ئێوە لە لای کەسێک فێربوونیان هەر بۆ خۆتان؟ ناوەڵا من هەر خۆم بۆ خۆم لە مناڵیەوە ئەوە شمشاڵم لە دەستەوە بۆ شمشاڵم لێداوە هەروە زەمانێکی نییە ئەوە خۆم بۆ خۆم بەم نایە و دوو زەلە و ئەمانە لەوە داهین کردووە و دروستم کردەوە بۆوانە خۆم فێر بووم لەگەڵی ئەم نەوارانە نەوارێلێکی گەورە وەکە و کاک ڕەحیمیە نەی وەکو کاک ئەحمەد داودەوە کاک حوسێن سووری بۆکان وەکو ئەو نایازەنە گەورانە لە سنا لە مەهاباتە لەگەڵی ئەو نەوارانە من تەمرینم کردووە وەکو نەواری خەبورچیمەنی وە لەگەڵی ئەوانە.
پێویستە دیان فەرمانداریم دەکوێن ئێستا دێن لۆگەڵەکەی دادپۆشەکان ئاڵای گاڕەشەڵ کراوە دەبێ هەر ئەمڕۆ بێتە خوارەوە بەڵام ئەو گەڕەکە گەربارانە داعش بە توشکا بەچیکە چەندە قوتدانی پارێزێت دەم باشە باڵان ڕۆژ باش ئاری میکە ڕۆژ باشە باڵارین بیان خبر لە خۆشنووی بەرادەرت هیچ خەبارێک نییە هەبا هێشتا داعشی ئاگادارێکی بانگواز نەکردووە هیوادارم هەواڵی کۆڵبەستکردنی درۆ بێت ئازیزان لە بەرنامەی گەشتەکانی ئەودیو چیا لە شاری دیوان دەرە هاتوونەتە خزمەت کاک محەممەدی سەلیمی هونەرمەندی شانۆکار و نووسەری چیرۆک لەسەر هەردوو بابەتەکە لەگەڵیان ناوت وێژەکەی. پێشتر چیرۆکت کار کردیان شانۆ کامیان لە پێش؟ وەڵام من ئەوەڵ شانۆم کار کرد بعد بە بۆنەی شانەوە تەک شانۆنامە بەهۆی ئەویشەوە تەک چیرۆکە ئاشنا بووم و شڕاوم کردە چیرۆک نووسین. زۆر باشە. مێژووی شانۆ لە دیواندەرە ئەگەڕێتەوە بۆکەی؟ بەڵێ ئەو شتێکە دیارەوە کە شاری دیواندەرە لە پای شارەکانی دیکە وەکو سنە مەریوان سەقز بەهۆی مەدەنیەت و شارنشینی و تۆزە دێرتر بوو بە شار و فەرمانداری و ئەو ئۆرگانەکان تری کە ئەرکی شانۆ لە سەریانە دێرتر هاتە ناو شاری دیواندەرە بەو بۆنەوە شانۆ دێرتر لەو شارەکانتر دەستی پێکرد. لە دەهەکانی شەسی شەمسی و ئەر شانۆ بووە لە شاری دیواندەرە ئەمما ئەو شتێکە ڕێک و پێک بێت و لە چوارچێوەی ئەنجومەنە سەرکەوێت و شانۆ لەو چوارچێوە بڕێتە ڕێوە و لە ساڵی 1378 هەتاویە کۆمەڵێک لە جوانەکانی ئەم شارە بە تایبەت دکتۆر سەلیم کەریمی و کاگەیری سۆرابی و کاگە ئیبراهیم شاه محەممەدی ومانە ئەنجومەنی نمایشیان هاوردە دیواندەرە و ئێمەش لەگەڵ ئەنجومەنە ئاشنا بووین و دەستمان کردە کارکرد. و فستیڤاڵێکی باشیشتان بووش فستیڤاڵی شانۆی تارۆزیا تەنزی دیواندەرە لەسەر ئەوەش بۆمان باس چەند دەورە بەرگوزار بوو دەورەکانی ئەوڵ بە سوورەتی پارێزگای فقط کورسان تایبەتی شارەکانی کورسان شرکەتیانە کرد. ئاخرین فستیواڵەکەمان وەکو پارێزگا غەربی ئێران وەکو کرمانشا ئیلام خۆدی کورسان ئازەربایجانی شەرقی ئەمانە بەشدار بوون لە شتەکەیە و زۆر دەنگدانەوەی باشێکی لە ناو هونەرمەندان و شانۆکارانی سەراسەری ئێرانە بوو. ئەما بەداخەوە چەند ساڵێکە تەحتیڵ کراوە هیوادارم کە بتوانین بازەمە و فستیواڵە خێنەڕۆ چۆن تایبەتەی تەنز فستیواڵەکە تایبەتەن کاری تەنز دەکات و تەنز ئایسە ئەرکێک زۆری لەسەر شانە شانۆش ئەتوانێت لەم ئەرکەوە نەحوی ئەحسن ئیستفادە بکات. هیوادارم ئەم جەشموارە ئەم فستیواڵە بکەوێتەوە ڕێەوە ئێمەش بتوانین بازم لە شاری دیواندەرە میێوانداری ئەو شانۆکاراونە بین کە لە بواری تەنزەکارێک کاک محەممەد ئەی خۆت چەند شانۆت کار کردووە چەند کاریان نووسینی خۆت بووە و خۆش چەند کاری ئاکتەریت کردو ئەوانەمان بەگشتی بۆ بارز من بیشتر کارەکانم زۆرتر کارەکانم وەکو دەرهێنەر بوومە شاید زۆرتر لە 20 کارم هەم لە شانۆی سەرسن یا سەحنە هەم شانۆی خیابانی چۆن بیشتر ئەو کارانمانە کە لەسەر سەحنە ئەنجام داوە تعدادێکیشمان لەسەر شانۆ شەرشەقام وەکو شانۆی خیابانی کار کردووە کە بیشتر دەرهێنەر بوومە. دەدانە شانۆنامەم وەکو کەسێکە شانۆنامەی نووسووە لەسەر سەحنە ئیجرا بووە و ئەکتەری شار بە و تایبەتە شاید 12 دانە کار ئەکتەریم بوو ئەمە هەروواکە لە پێشتریش ئەرسانم کرد زۆربەی کارەکانم وەکو دەرهێنەرێک هەڵدەستی شەنگ و شۆڕێ
بەژن بڵندێ پێشکەشکردنی شانۆکان تەنیا لە دیواندەرە بۆ یان لە شوێنەکانی تر؟ وڵا ئەوەکە خەڵکی گشتی بێن کارەکەمان ببینن تەنیا لە دیواندەرە بووە بەڵام لە فستیواڵەکانی شارەکانی دیکەیشا بەشدار بووینە هەم خۆم هەم هاوگروهەکانم ئێمە گروهێک شانومان هەیە بەناو گروهی مات کە لە ساڵی 1300 تقریبا 1970 دەستمان پێ کرد گروهمانە دانیە لە شارەکانی کرماشا کە جەشنوارێکی شوەری بوو بەشدار بووین لە جەشنوارەکانی بیجار سنە لەم تقریبا بیشتر شارۆلەکە فستیواڵی لێە بەشدار بووینەوە بەڵام ئەوە کە ئجرایی ئەوە کە خەڵکی گشتی بێت بیبینە ئجرای عمومی بێت تایسە فقط لە دیواندەرەوە کوردستان گەرمیانیان کردیە تەواو ئەم کەژ و کێف و دەشت و سەحرا وەتەنیان بووە ئیسەدایانە سەر دەستەمان ئێرە وەتەنمانە خاکمانە لەبەر خاک خۆمان شەڕەکەین غەیرەتم قبوڵ ناکرد زۆر ناڵەکانم تایە کێ بێت ئەگەر پرسیان وەختی ڕووس وەقتانێک داگیر کرد هاتە ناوە منتەقە چەتان کرد چێ بێژی کێ جوابە خەفەت کوشتن کارزان خەفەت سەختێکە تەنات کرد ئێمە فەقەت بۆ کارزان نییە شەوەکی کارزانەکانی تریش تووشی و حەفت ساڵان بوو ئێوە خۆش باوکم سوارەسم دایکم وتی کەنچکەکەم ناوە ئەی داریەکەی باوکم وتی ئەی باوەسە کەنیش کورد بێت و لەم تایە بێتەوە سواری وتی لە نازی نەزان بە شایەتی تەواو ئەو کەسانەوە لە شەهران لەسەر چیرۆک پێمان بڵێ کە کەی دەستت بە چیرۆک کردووە تا ئێستا گەیاندووتە بەکوێ؟ وەڵا من شاید ئەوە بیژم خۆم ئەگەر ڕۆژێک مەجبۆر ببم کە هیوادارمەوە ڕۆژە نێت لە بێن شانوە چیرۆک یەکێکیان هەڵبژێرم حەز بە دنیا و فانتازیا و خەیاڵاتی نێو دنیای چیرۆکەکەم من چیرۆکم دوای شانۆ دەست پێ کرد تقریبا 20 ساڵە چیرۆک کارەکەم 19 ساڵە چیرۆک ئەنووسم لەم 19 ساڵە ئەو شتێکە بووم ئەوە کە هەر چیرۆکە کە ئەنووسم ئەزمونێکترە دنیایەکترە تەجروبەیەکترە بۆ خۆم وەچتی لێ فێرەوەم هەمیشەی سعیم کردی ئەو لە بوارەکانی حتا سەبکەکان لە ژانڕەکانی ئەوانتر ئستفادە بکەم تایبەتەن یەک شێوە یا یەک ژانڕ یەک چت نەنووسم سپاس بۆ کاک محەممەدی سەلیمی شانۆکار و چیرۆک نووس هیوادارم سەرکەوتوبی ئەگەر پرسیارێکمان نەپرسیەوە حەزەکەی باسی بکەمە لە خزمەتان من بەلە هەموو شتێ حەزەکەم مانینەوەی کێوەکەم بەڕاستی ئەو شتێکە بە فەرهەنگ و هوەری کوردستان بووە دەنگدانەوەی لەسەر شاشەکانە زۆر تەڵاشتان کردیە بە تایبەتی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان تەشەکوراکەم هەروە لە تەواو ئەو کەسەولە کە هاندەری من بوونەکە ئەم دنیا بناسم هەم شانۆ هەم چیرۆک حەز ئەەکەم لێرەوە سپاس و دەستخۆشانێک بە بنەماڵم بڵێم لە ئەو کەسەکەم بنەماڵم زەحمەتیان کێشا بە تایبەت خێزانم کە زۆر زەحمەتم هاوە سەر شانی و لەبەر ئەوە کێم هەتکمان شاغڵین هەتکمان مامۆستاین هەتمانەچینە دەشتە و کارەکەین بەڵام ئەوە بەشە کەش بن بێمە ناو ماڵاکە کارکە من ئەومە نییە ئەو زەحمەتاوە سەرشان ئەوە من لەو لاو ئەپلیکمە دنیای چیرۆک و ئەپلیکمە شانەوە ئەپلیکمە فستیواڵەکان و ئیجرا عمومیەکان هەر لیسە و دەستخۆشانەی لاوان و لێەوە لە تەواو ئەو کەسەولەکە لە فەرهەنگ و هوەری کورد و کردەواریە زەحمەتی کێشن دەستخۆشانەیە لە بەرنامەی گەشتەکانی ئەودیوچیا لە شاری دیواندەرە پێمان باش بوو بینە لای خاتونێکی چالاک لە بواری شاخەوانی و ڕاهێنەری وەرزشی یوگا ئەچینە لای خاتوپەری کەرەمی وتوێژی لەگەڵەکەن بزانین چیان کردووە و خەریکی چین فەرموون. چەند ساڵە کاری وەرزشەکەی؟ بەناوخوا منیش پەری کەرەمی
لە ساڵەکانی هەشتاوە کەم کەم شروعم کردە بە وەرزش ئەو وەختانە لە ئەوڵین شروعم لە حرەکەتە ئارامی یوگاوە بوو بعد کەم کەم شاخەوانی شروع کرد لە کنارەوەیشەوە دەو مەیدانی شەچەم لە مسابقات ئێسکێڕانیشە شرکەتم کردە و لە ساڵ 85 ئیتر بە تۆرە ڕسمی یوگام کار کرد. شاخەوانی ئەچن بۆ کام شاخ ئەو شاخانەی دەوروبەری دیواندەرە کوێن؟ تەواو کێوەکان دەوروبەر دیواندەرە چلچەمە خەڵکی زڵێخا بعد کێوەل دیواندەرە گشتی چوومە بعد کێوەل ئێرانیش ئەوڵی ژنێ بووم کە لە دیواندەرە قڵی دەماوەند چووم. ئێستاش مەرەبی و ڕاهێنەری یوگان وانە چەند کەستان لەلایە؟ والله قبل لەزم نەخۆشینە شاید حدود 40 نەفەرێ 50 نەفەرێ هەر بازم لە تەکژنا کارم کردە یوگا جنسیەت ناناسێت بعد سنینێ خاص ناناسێت هەر لە مناڵێکی 2 ساڵەوە تا ژنێکی 70-80 ساڵە توانێت ڕێوەرێر و یوگا بێت. جیاوازی یۆگا لەگەڵ ماباقی وەرزشەکانە چییە؟ وەرزشەکان تر هەر کامێکی بۆ خۆی تایبەتی خاص خۆی هەیە هەر دانێکی ئەتوانی بێژیت گشتی خاصە ولی ئەمما یوگا متەفاوتن لەوانە بەخاتەوەسە لە تەک ڕۆح و ڕەوانیشە دەرگیرە و ئیمڕۆژەیش ئەم ئەلمە یوگا بە ڕۆزگارێمە ئێمە بەم تەرەفا کێشێ کە لە جامایی ئیمڕۆژیە چۆن هەمگەرایی هەیە لە تەکدانش ڕەوانشناختی و ڕەوانشناسیە بنیام واکسینا کاتۆ لە مقابڵێ دنیای بیرون لە مقابڵ ئاسیبەل بیرون ئیتر نایڵێ ئاسیبەل بیرون ئەو جۆرە عەزیەتت کە زەخم چۆن ئێمە خۆماندارەی زەعفە لێ دەرونین یوگا کۆمەکت پێکات کە تۆ واکسینە بیت چون بە میزانەمانە کە تۆ واکسیناویت تەمەرکۆزەگری لەبان خۆت ئەناسیت. یوگا وەرزشی کام وڵاتە کام کشوەرە؟ لە کشوەرێکی هەندوهاتە وەلێ ئەمما کە ئیمڕۆ مردم نیازیان هەیە کە بڕۆن بە سەمتی یوگا و علم چۆن بە ڕۆژە و لە تەک علمی ڕۆژە سەرۆکاری هەست نە بەخاترەوە کە مردم عاشقی ئاینە هەندوون بەخاترەوەسە ئیمڕۆ نیازە کە مردم بەخاترەوە هەچیە بە میزانەوە تەمەرکۆزی لەوان خۆیەتیت بەو میزانە لە دنیای بیرون قەویتر و مەسەلەحترە بێ مجەهەزترە بێت. ئەو 8 مەرحەلەمانەوە باس ئەو 8 مەرحەلە یاما نیاما ئاسانە پرانایاما پراتیاهارا دارانە دیانە سامادی یاما و نیاما لەسەر ئەخلاقیاتە فەردە کە بۆ ئەخلاقیاتێ خۆدە ئینسان کە چۆن لە تەک ڕۆژمەرەگیە لە تەک ئەنزەباتە ئەخلاقی ئەنزەباتە ئیجتماعیە زندگیک ئاساناش حرەکاتە یوگاس کە تۆ لە ئەو 84 دانە حرەکەتە کاگەل لە دڵی تەبیعەتە گیریە تۆ ئیمڕۆ توانی ئەو 84 حرەکەتی ئەسڵی إلى 8400 دانە حرەکەتیاتە ئەمما 84 حرەکەتی ئەسڵیە کە لە دڵی تەبیعەتە گیریە لە دڵی تەبیعەتە گیریە و ئیمڕۆ تۆوانە کارەکەی وای چیە تۆ ئاساناکان لەبان متعادل بووین جسم تۆ کارکەی لەبان متعادڵی ڕۆح و ڕەوانیش تۆ تاسیریە ئەگەر ئیمڕۆوینی جسم فیزیک 5% لەنەوە 5% یا لە ڕەوانە ئەو 5% توانێت 95%ەکەی تر تامین کرد.
خانم پەرەی کەرێمی ئەو کەسانەی کە لە دیواندەرە ئێستاکەمە وتوێژەکەی ئێمە بینن یا ئەبیسن و حەزەکەن بێن یوگا کار بکەن ئێوە پێشنیارچیان پێەکەنە بێنە کوێ لەکوێ ناونووسی بکەن ڕێنماییان بکەن ڕێنویان بکەن کە چی بکەن لە دیواندەرە ئەگەر کەسێکە پێی خۆش بێت ئێمە دیواندەرە چوارڕای فاز باشگای بانوانێ ممتاز هەم لە خەمەتیانە هەر کەسێکیش بە هەر نەخۆشینێکە کە هەستیان هەر نەخۆشینێک ئاگە ئەمڕۆ MS دیابێت بعد ئاترۆز ڕوماتێز ئەوانە کە ئەوینن دوکتۆر بازم دار و دەرمان مەسەفەکە توان ڕووبێرنە یوگاوە بە یوگا ئەجین بن زندگیکەن لەزت بوون لە زندگی. ئازیزان ئێمە هەر ئێستاکە کە خەریکی ئامادەکردنی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیان لە دیواندەرە لە فەیسبوک و ئینستاگرامەوانە وێنە و ڤیددیۆم دانابوو لەپڕ لە کەرکووکەوە پەیام مەسەجێکم بۆ هات کە وتبووی لە دیواندەرە سڵاو ڕێزی نردوو بۆ خەڵکی لە دیواندەرەوە وتبووی کە کاتی ڕەوەکە و ساڵی 1990 ئێمە ئاوارە بووین و لە دیواندەرە بووین منیش پرسیارم کرد دۆستان وتیان ئێرە بووە ئەم قوتابخانەیە و هۆڵەکەی پاڵی و لەولاتریش بڵێن هۆڵی وەرزشیە هۆڵی وەرزشی تەختی ئەوانەی کە لە باشوور لە کاتی ڕەوەکە یان لە ساڵی 1990 کاتی ئینتفازە هاتوونەتە ئەگرە و ئاوارە بوون لێرە نیشتەجێ بوون ئەمە شوێنێکە کە ئەو هاوڕێیانە باسییان کردو و ئێمەش بۆ ئەوەی کە بیرەوەریەک بێت لەو کاتانە هاتین و ئەوەمان ڕاگەاند و پێتان بڵێن ئەمە ئەو شوێنەیە مەحەلە یان شوێنێک بە ناوی چوارباخ لە شاری دیواندەرە کە سێ هۆڵ لە پاڵ یەکا بووە و خەڵکی لەوێ نیشتەجێ بوون. من ڕۆڕەی کوردەواریم عاشق بە خوێندەواریم وسەم سەرمایەی ژینە لە تێنووسم ئاژینە بیرروگوشم مریایە کاتم نایم بەزایە هۆی سەربەرزی وڵاتم نایدەمە دەست بێگانە جوانی ئەو نیشتمانە خەڵکی دێهات و شاری ناترسن داژاری ڕەڵێ ئین موزانیاری دەچین بەرەو بەختیاری سیس و لاواز بێ دوشمن پیرۆز بێ ملەتی من سیس و لاواز بێ دوشمن پیرۆز بێ ملەتی من. لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە دیواندەرە هاتینە لای سەیەکی ژۆڵەی خنجیلانە کە بەجلی کوردی و ڤیۆڵەن بەدەست یانەوێ چەند کۆپلەیە مۆسیقای کوردیمان پێشکەش بکەن وتوێژی کورت و دوایە ئەچین گوێبستی مۆسیقاکابین. شێرێگان باشی؟ خۆشبی مەمنون. ناوە چییە؟ ئەژین. چەند وەختە خەریکی کاری ڤیۆڵەن؟ نزیک 3 ساڵە. بەڵێ. لە لای کێ فێر بووی؟ ئوستاد کاوە خودایوەندی. هەر لێرەیە؟ بەڵێ.
تۆ ناو چییە؟ هێمە قورێشی تۆ چەند ساڵە یان چەند وەختە کارەکەی؟ نیش وەکو ئەژین 3 ساڵە کارەکەم هەفتەیە چەند ڕۆژ کلاستان هەیە؟ هەفتەیە یەکڕە زۆر باشە. ئەمجار موسیقی یان ئاهەنگی زۆر ئەزانی کە بژەنیت ئێجرا بکەی؟ کوردی یا ما باقی شتەکانی موسیقەکانی؟ ما باقی شتەکانی شەزان. تۆ ناو چییە؟ کوردیە. کوردیای؟ ژان محەمەدی. کوردیا تۆ چەند وەختە کارەکەی؟ من نزیک 4 ساڵەوێت. تەنیا ڤیاڵۆن کارەکەن یان ئامێری تریش کارەکەن؟ تەنیا ڤیۆلۆن. تویش شتی زۆر ئەزانی؟ ئەرەوەڵا. تەکنەوازی شەزانی ئیجرا بکەی یا هەروە پێکەوە کارەکەن؟ نەوەڵا تەکنەوازی شەزانم. ئەوەی لە ماوەی ڕابردوو پێشکەشکرا بەشی یەکەمی بەرنامەی گەشتەکانی ئەودیو چیا بوو لە شاری دیوان دەرە بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەشی دووەمی ئەو بەرنامەیە لە شاری دیوان دەرە شاد و بەختەوەر و ماڵتان ئاوا.